پانۆرامای ستەمکاریەکانی دوو حزبی دەسەڵات بەرامبەر خەڵک و میلەتی خۆیان و دروشمی بانگەشەکانی هەڵبژاردنیان دوو شتن ئاسمان و ڕێسمان جیاوازیان هەیە. لە ڕووداوەکانی هەفتەی شوباتی ساڵی 2011 بیگرێت تا دوایین ستەمکاریەکانیان کاتکی شکۆی مامۆستا و زانای ئاینی بووە، کاتێک نەعەدالەتی و گەندەڵی و جیاوازی چینایەتی تەنگ بە خەڵکی ڕەش و ڕوو دەڵدەچنێ و چین و توێژە جیاوازەکان دەڕژێنە سەر شەقامەکان و دەچنە بەردەم بارەگای دوو حزبی دەسەڵات لە بری جێبەجێکردنی داواکاریەکانیان بەسەلەی کلاشینکۆف و بیکەیسی وەڵامی مێرمنداڵ و گەنجان دەدەنەوە و خوێنی ڕۆڵەکانی نیشتیمان لەسەر شەقامەکانی شار دەڕژێت. تەنها لە پێناو کەپکردنی خواست و داواکاری خۆپشاندەرانیش شارەکانی هەرێم بەسەر بازگە دەکرێن و بە زەبری هێز ناڕەزاییەکان کپ دەکرێن کە دەرەنجامی شەیدکردنی زیاتر لە 9 خۆپیشاندەر و برینداربوونی دەیانی دیکەی لێکەوتەوە بەدەستی ئەو دوو دەسەڵاتەی ئێستا و دوای 27 ساڵ حکومڕانی دەیانەوێت بە دروشمی زل و زەبەلاح خەڵک چاواشە بکەن. لە دوای ڕووداوەکانی هەفتەی شوباتی ساڵی 2011 ئەم دوو دەسەڵاتە لە بری چاکسازی و نێشتنی گەندەڵی بە یاسا خۆپیشاندان و ناڕزاییان بەرتەس کردەوە. ئەم دوو دەسەڵاتە سەرڕای بێباکیان بەرامبەر ڕشتنی خوێنی گەنجان دەیان قەیرانی بەدبەختی و نامەتیان بە کۆڵ خەڵک داهێناوە. پرۆژەیەک ببینە پەرلەمان کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بەشدار بن لە قازانجی داهاتینەوە. ئەم سەرۆکی حکوومەتە کە لە بانگەشەی هەڵبژارنەکاندا ئەندازیاری ئاوەدانی پێدەوترا زۆری نەخایاند بە ناوی ئابووری سربەخۆ و پشکی خەڵک لە نەوت نەک هەرێمی نەگەیاندە سربەخۆیی بەڵکو خەڵکی گەیاندە لێواری مەرگ و قەیرانی دارایی خوڵقاند و دەستی بۆ گیرفانی مامۆستا و فەرمانبەر برد و بووە ئەندازیاری ڕوبعەموچە و ستەمی پاشەکەوت. ئەو کاتەی لەسای ئەم دوو حکومڕانەی ئێستا کە بیریان لە خزمەتی خەڵک و کوردستان کردوێتەوە مامۆستا و فەرمانبەر بۆ دەستخستنی ماف و ڕوبعەموچەی مانگانەیان ڕژانە سەر شەقامەکان چیان لێ نەکرا؟ چۆن لە ڕۆژێکدا شارەکانی هەرێمیان کردە سەربازگە و هێزەکانی ڕوبەڕووبوونەوەی داعشیان لە کەرکووکەوە هێنایەوە بۆ کپکردنی ناڕزاییەکان؟ چۆن فیشەکیان بە سنگی مامۆستاوە ناو لە ڕاپەڕین و کۆیە خوێنی مامۆستایان ڕژاند و لە هەولێریش بەڵتەجیەکانیان شەقیان لە مامۆستا هەڵدا؟ چۆن پەلاماری مامۆستا و پزیشکی ژن و پیاویان دەدا و سوکایەتیان بە مامۆستای ئاینی و تەنانەت پەرلەمانتار دەکرد؟ ئەم حکومڕانانەش لە بری گێڕانەوەی مافەکانیان مامۆستایان بە چەقۆکێژ وەسف دەکرد. ئەگەر چەقۆیان بەدەستەوە وەکو دەمانچەیان پێبیتون و بین ئەو شتانەشکان ئێمەش عینەن ڕەفتاری وە بالمقابل لەگەڵیان. مامۆستایان و موچە خۆرانی هەرێم کردداری ئەم جووت حزبەتان بیر نەچێتەوە بە دروشمی زەبەلاحیان چاواشە نەکرێن. ئەمانەی 27 ساڵە داهاتی سەرزەوی و بنزەوی ئەم هەرێمە حەپەلوش دەکەن و بیریان لە میلەت نەبووە چۆن ئێستا و بە گیرفانی خاڵی حکوومەتەوە دەیانەوێت خزمەتی خەڵک بکەن. ئەمانە کاتێک خزمەتیان بۆ خەڵک دەبێت داهاتی دزراوی میلەت لە ناو گیرفانی قوڵی حیزبەکانیان و لە ناو بانکەکانی دەرەوە بگێڕنەوە بۆ خەڵکی ڕەشوڕوت و بەشمەینەتی ئەمەرێمە و لە بەرامبەر هەموو دزی و خیانەتێک لەم نیشتیمانە چۆک بۆ یاسا بدەن.